کۆمەڵی ئیسلامی کوردستان یەکێکە لەو هێزە بەرچاوانەی ئۆپۆزیسیۆن کە ڕاستەوخۆ پێ لەسەر پرانسیبەکانی دیموکراسیدا دەگرێت و خەبات دەکات بۆ ئەوەی پێگەی ڕاستەقینە و شکۆ بگەڕێتەوە بۆ پەرلەمانی کوردستان. جیاواز لەوانی تر ئێستا سوورە لەسەر هەڵوێستەکانی خۆی، ئەو هەڵوێستانی کە پێشتر بەڵێنی بە جەماوەردا بوو کە بەرگریان لێ بکات. لەگەڵ ئەوەی کۆمەڵ بڕوای تەواوی باشتەوایی نیشتیمانی لە نێوان هێزە کوردستانیەکان هەیە بۆ ئەوەی بخرێتە خزمەتی کۆمەڵگەی کوردەواری، بەڵام هەرگیز لەسەر ئەو بەرنامانە سازش ناکات کە بەڵێنی داوە بە جەماوەرەکەی. چونکە کۆمەڵی ئیسلامی کوردستان تا ئەم ساتە وەختەش نەکەوتۆتە ناو ئەو جیاوازی و بەریەکەوتنەی گوتارەکانی لە نێوان دوێنێ و ئەمڕۆدا، نەشبۆتە بەرچاوژێری بەڵێن و بەرنامە گەلێکی جودا کە خەڵکی پێخۆشبین کردبێت و دواتر نەیتوانی بێت بچێتە ژێر باری جێبەجێکردنیانەوە. بۆیە وەکو ئەرکێکی ئەخلاقی هەرگیز دروشمێک بەرز ناکاتەوە دواتر نەتوانێت لە گۆڕەپانی خەباتی مەدەنیدا بەرگری لێ بکات. ئەم خەڵکو وڵاتە ئەم نیشتیمانە هی هەموو هاو نیشتیمانیەکانە، بە موسڵمان و ناموسڵمانەوە هی هەموویانە. هیچ کەس نابێ نەوەکو حیزب، نەوەکو تاک، نەوەکو بنەماڵە ئەو کەلکەلەی لە کەلەدا نەبێت. ئەم هێزە بە ئەندازەی تواناکانی خۆی بەڵێنی بە خەڵکی کوردستان داوە، زیاد لە قەبارەی ژمارەی دەنگ و سەنگ و قورسایی کورسیەکانی پێداگیری کردووە لەسەر چەسپاندنی مافەکانی هاوڵاتیانی کوردستان. لە مەڵبژاردنەشدا ئەوەی لە سیاسەت و گوتاری کۆمەڵ ڕابمێنێت تێدەگات لەوەی لەسەر هەمان میتۆد و پلانی استراتیژی خۆی بەردەوامە. ئەمەیە خاڵی بەهێزی جەختکردنەوەی کۆمەڵ لەسەر هەڵبژانەکان و ئێستا کۆمەڵی ئیسلامی کوردستان بەرەو ئەوە هەنگاو دەنێت لە ڕێی متمانەی دەنگدەرانیەوە ببێتە هێزێکی جێگای ئومێدی خەڵکی کوردستان. هێزێک ترسی نییە لە مێژووی خۆی، باکی نییە لە ئاڕەشە و پیلانەکان و لەمپەرەکانی بەردەم کاروانی خەباتی، دوودڵ نییە لە متمانەی دەنگدەرانی، دڵنیایە لە توانای بربژێرەکانی. بۆیە کاتیەوەیە بەردەوامی کۆڵنەدانی کۆمەڵ لەلایەن خەڵکی کوردستانەوە لە بەرچاو بگیرێت و جەماوەرەکەی لەوە دڵنیایی تەواو وەربگرنەوە کە ئەم هێزە بەجێی نەهێشتون، بێجیاوازی فکری و دەنگ و ڕەنگ و ئینتیما و بیرکردنەوەیان داکۆکی لە مافەکانیان کردووە. لەبەرەوە فەلسەفەی سیاسی ئیسلامیانەی لەسەر ئەو پرانسیبە قورئانیە بونیادناوە کە خاوەن پەیام و بڕوادارەکان مای ڕەحمەت و ئارامی و خۆشبەختین بۆ هەموو گرۆی مرۆڤایەتی، تاوەکو ئەوەی خودا پێی بەخشیون نەک تەنها خۆیان بەڵکو هەمووان لە سایەیدا بحەوێنەوە. کۆمەڵی ئیسلامی کوردستان لەم ڕوانگەیەوە بەرەی خەڵکی هەژار و نەدار و ستەمدیدەی کوردستانی هەڵبژاردووە و هەر لەوێشەوە سیاسەت دەکات. دەیەوێت بەم هەڵبژاردنانە بەرنامە خزمە گوزاریە فکری و سیاسیەکانی خۆی جێبەجێ بکات. ئێوەش متمانەی پێ ببەخشن و پشگیریەکانتانی بۆ بکەنە ئەمری واقع تاوەکو خۆشبەختی بۆ گژلایەک مسۆگەر بێت و لە میحنەتە دروستکراوەی بەسەرتاندا سەپێنراوە دەرباز بن.